السيد الرئيس السابق المرحوم الإمام جلال الطلباني كان له دور كبير في حماية سەرۆک مامجەلال ڕۆڵێکی گرنگی هەبوو لە پاراستنی مافی مەسیحیەکان لە وڵاتەدا و لە عێراق بە شێوەیەکی گشتی و لە هەرێمی کوردستان و سلێمانی بە تایبەتی ڕۆڵی بنەڕەتی هەبوو. هەموو کات لەو کەسانە بوو کە پارێزگاری و بەرگری لە مافی کەمەنەتەوەکان دەکرد. ئەم هەڵوێستەشی بەرز دەنرخێندرێت و مێژوو بۆی دەنووسێتەوە. بە شایەتی هەمووان، هەموو چین و توێژەکان و خاوەن ئاین و مەسەبە جیاوازەکان سەرۆک مامجەلالیان خۆش دەویست و ڕێزی تایبەتیان بۆی هەیە. ئەمەش لەبەر ئەوەی کە سەرۆک مامجەلال خۆی ئەو خۆشەویستی لە دڵی خەڵکدا چاندووە، داواکانی خوا لێی خۆش بێت و بە بەهەشتی بەرینی شاد بکات. مع الاختلافات الموجودة نشوف إنه الكل يحب إمام جلال، الكل عنده فد احترام خاص لإمام جلال. خوي إما همو مسيحي كان قرزار واري جناب إمام جلالي. استا كلام شوية بيروزي كجنابة هاتوي بو إيرا أم أرزية دياري جناب إمام جلال بو كردي هدية بو مسيحي كان سليماني ولعينا كاتا بدأ من رئيسي مادي شخصی جنابی مام جلال و دادهێرۆ ئەم کەنیسە نوێژەن کراوەتەوە گەیوە بەم کەنیسەی کە ئێمە ئەیبینین و نوێژی تیاکەێنی هەموو ساڵان ئێمە کە جنابی مام جلالیش ئەمری خوای بەجێهێنا ئەمە لێرە لە هەموو کەنیسەکانی کوردستان بە تایبەتی ئێرە هەرمۆتە کۆیە قەداسمان بۆ کردو بۆ مام جلال مادی و معنەوی یارمەتی مەسیحیەکانی یاوە درێغی نەکردووە درێغیش ناکەن تا ئەم کاتەیە. جنابی مام جلال ڕامز بوو بۆ مەسیحیەکانی سلێمانی. ئێستا لەمە دووە مەسیحیەکانی سلێمانی وا هەز دەکەن کە ئینسانێکی کاریگەرمان لە دەست داوە. ئەوەی جنابی مام جلال بۆیە کردین زەحمەتە بە هیچ شخصێکی کە بکرێ و ناشکرێ. شاری سلێمانی هەر لە زۆوە مەسیحی و ئیسلام و هەموو ئەدیانەکانی کە بەیەکەوە ژیان و هیچ فەرق و جیاوازێک نەبوو لە بینیانە. بەڵام لە کە مام جەلال هات ئەم کەنیسەیە کە دروست بوو وەختی خۆی وتمان بە تەبەڕوعات کۆکەینەوە لە هەموو عالەم. ئەوتی نە ئێمە مادەم ئەم کەنیسەیە بۆ سلێمانی ئەبێ خەڵکی سلێمانی خۆی پارەی بۆ پەیاکە و بینایکە. من ئەوەم بەدڵ بوو زۆرم بەدڵ بوو یعنی ئەمە ئەوە گەیەنێکەوە جیاوازی نییە لە بینی خەڵکی سلێمانیە ئەمە مەسیحی ئەمە هاشتێکە لەبەرەوە ئێمە تەوان تەقدیری یەکەین کە ئەو جیاوازەی نەکرد لە بینی هەموو دیانەتەکان لە سلێمانیە و ئێمە زۆر سوپاسمانە کرد و وا ئافویکە و ئیتر جارێکی کە وازام سیاسیشی ئاوا لەم سلێمانیە ڕوو نایەتەوەکەوە بۆ شێوازە دامی یا پاڵپشتی کەنیسە و مەسیحیەکان و ئەمانە بوو. سەرۆک مام جەلال خوالی خۆش بێ نەک پاڵپشت بوو باوک بوو مام بوو کەس بوو پارێزەرمان بوو زۆر زۆر دەوری هەبوو بۆ مەسیحی سلێمانی و هەموو عێراق بەڕاستی لە ئێمە ڕۆی ئەنی لە هەموو شتێ پاڵپشتی ئێمە بووە کەنیسەی بۆ کردوین هەرزەی یاینەتەیە دایمە بە دەور خوڵمانەوە بوو دایمە یارمەتیاوین دایمە خۆی لێرە جەژن هەموو جەژنێ ئاها وتی من پارێزەری ئێوەم هەر شتێکتان ویست ئێمە وەکو عەشیرەتی ئەنوەر نیسان چەند جارە یارمەتیاوین لە کێشەکانمانە کە بە شەخسی ڕۆشتین بۆ لای هیچ قسوورێکی نەکرده بوو هەموو شتێکمان بوو هەموو پاڵپشتی مەسیحی بوو بەڕاستی. بەڕێز مام جەلال خوا ئەفریقا لە ئێمە ڕۆی بەڕاستی چونکە دائما مناسبات ئاهات بۆ لامانە ئێمە تا 5-6 جار چوون بۆ لای بۆ بنقەکەی خۆی ئەو پەڕە هاوکاریمان لەگەڵا بۆ ئەو یارمەتیاین ئەم کەنیسەی کە ئێستاتیان هەمووی جهودی ئەوە بە دوو سێ مەرحەب بۆ دوورکرد لە وەختێکە کە پارەیان نەبوو پارە لەم لەوەلای بڕی ئەیا بە ئێمە لە هەموو هەکە یارمەتی ئێمە یاوە ئەوە قەت لە بیرمان ناچێت ئەو خاتۆ هێرۆخانش ئەو کەنیسەی کۆنەکە کەنیسەی مەریەم عەذرا کە چووتە ئەو هات تەعمیری کرد هەتا مەنەظەمات هەبوو وتیان نا هەبێ خۆمان بۆتان چاکەین ناڵن کەس دۆلارێک تیا سەر بکە لەبەرەوە قەت ئەوە یادمان ناچێت ئێمە ڕۆی بەرز مام جەلال.